ماوەی چەند ڕۆژێکە چەند تیمێکی شوێنەواری زانکۆی بۆستنی ئەمریکی کاری ڕووپێوی و هەڵکۆڵین لە ناوچە شوێنەواریەکانی قەزای سۆران دەکەن. ئەم شوێنەوارناسانە بە دوای شانشینی ئۆرارتیەکان لە چاخی ئاسن دەگەڕێن کەوا مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین. بەشێک لە شوێنەوارناسان پێیان وایە گوندی مجێسەر کەوا سەربەنەحیسی دەکانە هەمان موساسیر بووە کەوا پایتەختی ئۆرارتیەکان بووە و پاشماوەی ئۆرارتیەکانی لێ دۆزراوەتەوە. لە کۆتاییەکانی ساڵی 2013 بەڕێبەراتی گشتی شوێنەوار لەگەڵ زانکۆی بۆستنی ئەمریکی گرێبەستێکیان واژوو کرد بۆ ماوەی 5 ساڵ کە گرێبەستەکە دوو پرۆژە لە خۆ دەگریتن کە یەکەمیان کاری هەڵکۆڵینە لە گردەدەشتی ناحیەی دیانە سەر بە قەزای سۆران و ئەوی تریشیان کاری ڕووپیوە لە 3 قەزای ڕواندز و چۆمان و سۆران کە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2016 کاری ڕووپیوەکە لە ناحیەی سیدەکانەوە دەستی پێکرد لەبەر ئەوەی کە پاشماوەی چاخی ئاسن و پاشماوەی شانشینی ئۆرارتی لەو دەڤەرە دۆزرایەوە و سەرچاو مێژوویەکان باس لە پایتەختی ئاینی ئۆرارتیەکان دەکەن کە ناوی موساسیر بووە، بەڵام تاوەکو ئێستا سەرجەم شوێنەوارناسان و مێژوو نووسانی فترەی ئۆرارتیەکان بە هیوای ئەوەن کە بتوانن ئەو شارە بدۆزنەوە لەبەرەوەی کە ئەو شارە بەدەستی ئاشوریەکان لە سەردەمی سەرجوونی دووەم لە حملەی هەشتەم لە هێرشی هەشتەم هێرشی هینا سەر شانشینی ئۆرارتیەکان و ئەو شانشینەی لەناو برد و پایتەختی ئاینی ئەوانشی لەناو برد. ئەم شوێنەوارناسانە کەوا لە سنووری قەزای سۆران کار دەکەن تا ئێستا لە ماوەی کارکردنیان توانیویانە پاشماوەی شەڕی نێوان ئێران و عێراق، هەروەها پاشماوەی چاخی ئیسلامی کەوا میرنشینی سۆرانە، هەروەها پاشماوەی چاخی ئاسن بدۆزنەوە، هەروەها هیواخوازیشن پاشماوەی شاری موساسیر کەوا دەگەڕێتەوە بۆ چاخی ئاسن لە ئەنجامی ڕووپێویەکەیان بدۆزنەوە. مایکل دانتیمە لە زانکۆی بۆستنی ئەمریکیەوە هاتین، سەرۆکی تیمی هەڵکۆڵینم لە گردەدەشت کە دەکەویتە ناو ناحیەی دیانەی سەر بە قەزای سۆران کە گردێکی زۆر گرنگە و چەندین فترەی زەمەنی جیاواز لەو گردە هەیە کە چینی سەرەوە نزیکەی مەترێکی پاشماوەی شەڕی نێوان ئێران و عێراقی پێوە دیارە ڕەبیە و هەروەها سەردەمی ڕژیمی سەدام حوسێن و لە خواردتری ئەویش توانیمان پاشماوەی میرنشینی سۆران و کە فترەی ئیسلامیە میرنشینی سۆران فترەی میر محەممەدی لێ بدۆزینەوە. My name is Kyra Kerker and کایرا کارکێرم لە زانکۆی پنسیلڤانیاوە هاتووم لە پرۆژەی کاری شوێنەواری سۆران و ڕەواندوز ئەندامی تیمەکەم. لێرە توانیمان پاشماوەی چاخی ئیسلامی و چاخی ئاسن بدۆزینەوە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 2000 ساڵ بەر لە زاین. دەڤەری سۆران لە ئێستادا خەوەنی زیاتر لە 900 ناوچەی شوێنەواریە، بەڵام تاوەکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەتوانراوە لە ڕووی گەشت و گوزاریەوە سوود لەم ناوچە شوێنەواریانەوە وەربگیرێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.